ئێمە لە ساڵی 2009 تا ئێستا خەریکین لە ڕێگای ڕۆیشتنی یاساییەوە داوای ئەو پارچەزەویمان کردووە. ئیبتدا لە محافزە و محافزە ئەرزی کردەوە بۆ ئەنجومەنی شارەوانی هەولێر هەدادگا سەرەتا ئیدعای عام پشتگیری ئێمەی کرد. باشە. بەڵام لە ڕۆژی ئاخرین ڕۆژ کە دادگا هەلەسێ بە بڕیاردان چاوانەی قسەکانی خۆی 180 پلاهات ژاتی ئێمەی کرد. وقرار حکومت ئەبێت هەر هاوکاری بکات. ئەوان هەیە کە ئێمە تەنایی ناتوانین کتێبخانەیەکی مۆدێرنەوە ئەو کتێبخانەیە هەیە کە لە هەر هەموو شوێنێکە تازە سەروی کتێبخانەی زەیتونە ئێمە سێ پرۆژەی هونەریە لەناو ئەو کتێبخانەیە ڕێگری کرا لە داواکاری گشتی سەرۆکی داواکاری گشتی موافقە حاکمێک خوار ئەو دێت بەرامبەر سەرۆکی داواکاری گشتی و پێچەوانەی ڕای ئەو تەلەفۆنەکە بۆ شارەوانی ئەلێت کاکە ئەو پارچە زەویە هەدەن بۆ کتێبخانە. ئێستا سەردەمی ئینترنێتە کەس کتێب ناخوێنێتەوە. ئەگەر سەردەمی ئینترنێتە ئەوچی پیشانگەی کتێب دەکەنەوە کە چووم بەناچار ئەو هەفتەمە لە پێش پیشانگەی کتێب نووسیوە بڵاو کردەوە کە ئەگەر سەردەمی ئینترنێتە ئەوچی پیشانگەی کتێب دەکەنەوە. ئایا ئەوە هیچ وشەی تش بە ئەمنیەتی قەومی هەیە لە ناوی داوای دروستکردنی کتێبخانە کراوە.